گرژی و ئاڵۆزەکانی نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی حەشدی شەعبی لە سنووری قەزای دۆزخورمات و هێوربوونەوەی بەخۆی بینیوە. پێشمەرگە و حەشدی شەعبیش بەشێکی زۆری دیلیان ئاڵوگۆڕ پێکردووە، بەڵام تا ئێستا هەندێک لە دەستگیرکراوەکانی لای حەشد ماونەتەوە. هێزێکی زۆر لە پێشمەرگە و پۆلیسی فریاکەوتن و پۆلیس لە سنووری قەزاکە بڵاویان پێکراوە بۆ ئەوەی جارێکی تر گرژی و ئاڵۆزی دروست نەبێتەوە. پارێزگاری لەم شارە ئەکەین و ئەمنیەتی ئەم شارە ئەپارێزین بۆ ئەوەی هێزەکانی تر نەتوانن کە شتی خراپ بکەن لەم شارەیە. ئێمە وەکو کوڕەشەیدێک داواکارم ئەو لایلانە کێشە دروست نەکەن لەم شارەیە. لەسەر بڕیاری قایمقامی دۆزخورمات و دوای گرژی و ئاڵۆزەکان دەوام لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەت دەستی پێکردەوە. هاوڵاتیانی قەزاکە خوازیارن جارێکی تر شەڕ دروست نەبێتەوە و شەڕەکان ببێتە مای تێکچوونی یەکڕیزی نێوان نەتەوەکان. وەکو ئێمە وەکو هێزی پێشمەرگا وەکو هیچ فەرقمان نەکردووە، ئەمە کوردەوە، ئەمە عەرەبەوە، ئەمە سوننەیە و ئەمە شیعەیە، فەرقمان لەگەڵ کەسا نەکردووە. ئێمە ئێستا لێرە لەم بازگەین لێرە فەرق لەگەڵ کەسا ناکەین. شەڕی نێوان پێشمەرگە و حەشدی شەعبی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گەیشتە ئەو ئەندازەیەی کە کوژرا و برینداربوونی زیاتر لە 20 کەسی لێ بکەوێتەوە. لە ماوەی دروستبوونی گرژەکاندا چەندین کۆبوونەوە لە سنووری قەزاکە بەڕێوە چوو تا گەیشتنە ئەو ڕێکەوتنەی کە کۆتایی بە شەڕ بهێنرێت. بەرپرسانی ئیدارەی قەزاکەش دەڵێن ڕێگە نادەین جارێکی تر شەڕ دروست ببێتەوە. بە بەردەوام هەڵوێستمان هەبووە لەسەر ڕووداوەکان کە ئەوان ئیکەن ئێمە هەڵوێستمان هەبووە و لە ڕاگەیاندنەکانەوە لە هەموو ڕاگەیاندەکان ئێمە نەڕازایی و ئیدانەمان کردووە ئەو کارانی کە هەندێک لە گروپە چەکدارەکانی حەشد کۆمەڵێک چەکدارن و بە شێوەیەکی نایاسایی لە دەرەوەی یاسا خەڵکەگرن و ئێمە پێشتر مەحزەرمان هەیە و کۆبوونەوەمان هەیە ڕێککەوتوین لەسەرەوەی ئەوان بۆیان نییە بە هیچ شێوەیەک خەڵبگرن. دۆخی ئەمنی قەزای دۆزخورمات و هێور بووەتەوە. شەقام و کوچە و کۆڵانەکان وردە جوڵەیان تێکەوتووە. تەنها ئەوەندەی ماوە قەرەبووی ئەو هاوڵاتیانە بکرێتەوە کە زیانیان بەرکەوتووە. زیادەڕۆیی بەشێک لە هێزەمنیەکان وای کرد هێزەکانی پێشمەرگەی کوردستان بێنە ناو قەزای دۆزخورمات و بە مەبەستی پاراستنی گیانی هاوڵاتیان بەبێ جیاوازی. دیار جەمالێ نارتی، دۆزخورمات.